مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی کردنەوەی پێشانگای هایتێکس بۆ تەکنۆلۆژیا باسی لە سیستەمی بانکی و بە دیجیتالکردنی وەزارەتەکانی کرد و ڕایگەیاند هەرێمی کوردستان گەیشتۆتە ئاستێکی بەرزی تەکنۆلۆژی. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وتارێکی پێشکەش کرد و گوتی هەژماری من نمونەی گەڕانەوەی متمانەیە بە سیستەمی بانکی و تاوەکو ئێستا 9 ملیۆن موچەخۆر لەم سیستەمەدا تۆمار کراون و تا ساڵێکی تر 1 ملیۆن موچەخۆری تر لە سیستەمی بانکی تۆمار دەبن. سەرۆکی حکوومەت ئاماژەی بەوە کرد ئێستا سیستەمی بانکی لە هەرێمی کوردستان بەهێزتر و کاراتر و گەشە سەندووترە و لەسەر ڕێگەیەکی ڕاستی سیستەمی تەکنۆلۆژیا و دیجیتالکردنی بانکی هەنگاو دەنێت. مەسرور بارزانی گوتی کار بۆ بە ئەلەکترۆنیکردنی ژێرخانێکی بەهێز دەکەین و لە ماوەی دەمانگی ڕابردوودا خزمەتی بانکی 5 هێندە زیادی کردووە و ئێستا هاوڵاتیان کارەکانیان لەگەڵ حکوومەت بە شێوەی ئۆنلاین ئەنجام دەدەن. سەرۆکوەزیران جەختی لەوە کرد کە لە کاتی گەڕانی بەنێو ئەم پێشانگایەدا هەستی بە شانازی کردووە و دڵی خۆش بووە چونکە بینیویەتی گەنجانی کوردستان گەیشتوونەتە ئاستێکی بەرزی تەکنۆلۆژی.